Türkiye azaz biliyorum. Arabi. Nereden geliyorsunuz? Nereye gidiyorsunuz? Fars. Hûn ji ku derê tên ez farsî dizanim. Taraf Yunan merim. Ez ber bi Yunanê ve diçim û niha tevgera me ber bi Yunanê ve dest pê kiriye û hûn jî her wekê ku dibînin niha me hemûyan berê xwe da Yunanê û em hêvî darin ku ev sînûr bê vekirin ji ber ku ev hemû xelkê vir dixwazin biçin wir. Hûn jî ku derê hatin hûn çend kesin? سلام علیکم آبی ترجمانی کو دیگه Lindê bûm wergê ez Efganim. فارسی Ez ê Farsî Nexwayim bafim. ku bixêr, eger Ez komaşa dixwazim eger ku birên xêr tarafê hebe û alîkariya me birên bêkirin em tarafê biçin Yunan. Yunanê Xeyr bitekon, Xuda. û xêr bi me ji me re wê û spasiya we jî dikim. ئەنەکان دیارە کە کۆچبەران دوایەوەی کە تورکیا دەواازە سنووریەکانی بەرەڕووی ئەوروپا بۆ کۆچبەران و پەنابەرانی وڵاتەکەی کردەوە بە ئۆتۆمبیل یاخۆت بە پاس کۆچبەران ڕەوانەی سنوورە دەریاییەکانی ئەوروپا دەکرێن کە خۆیان لەوێەوە ئیدی دەڕۆن بەرە و یۆناان لە کاتێکدا کە تورکیا دەڵێت کە دەرگا کراوەیە بۆ کۆچبەران و پەنابەرانی وڵاتەکەی ئەوانی کە دەیانەوێت تورکیا جێبهێڵن بەرەو وڵاتانی ئەوروپا و یۆناان بڕۆن ژمارەیەک لە کۆچبەران هەر لە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکەەوە ئەوان چ بە پێچ لە ڕێگەی پاسەوە بەرەو دەواازەکانی ئەوروپا ڕۆیشتون لە کاتێکدا کە یۆناان دەواازەکانی تونتر کردوون بەڕووی کۆچبەراندا دەڵێت کە ئەوان ڕێوشوێنەکانیان دوو هێندە کردووە ڕێگە نادەن کە کۆچبەران بچنا وڵاتەکەیانەوە ئەمە لە کاتێکدایە کە تورکیا وەکو کاردانەوەیەک بەرامبەر ئەو هێرشەی سوپای سووریا کە شەوی ڕابردوو کرایە سەر سوپای تورکیا کە وەکو وەزیری بەرگری تورکیا خۆلوسیا کارباسی کرد لە ئەنجامی و هێرشەدا 33 سەربازیان کوژراوە 36 سەربازی دیکەیان بریندار بووە بۆیە کۆچبەران و پەنابەرانەوانی کە لە تورکیان لە ڕێگەی دەواازەکانەوە بەرەو دەیانەوێت لەو ڕێگەی دەواازانەوە خۆیان بگەێنە وڵاتانی ئەوروپا و بولگاریا و واروەها یۆناان ئەوەی کە تاوکو ئێستا کۆچبەران ڕۆیشتون شەوی ڕابردوو کە وەک گوتمان لە ئەنجامی و هێرشەدا تورکیام هەڵوێستەی نوان پەنابەران و کۆچبەرانی سووریا لە تورکیا لە ساڵی 2011ەوە کۆچبەرانی سووریا کە ڕویان لە تورکیا کردووە لە قۆناغی یەکەمدا کە تورکیا 6 کەمپی بۆ پەنابەرانی سووریا دروست کرد جگەلەوەی کە لە ساڵی 2012 ژمارەی پەنابەران و واروەها کۆچبەرانی سووریا لە تورکیا گەیشتە 3,600,000 کەس کە بەشێک لە کۆچبەرەکان لە کەمپەکانی سەر سنووری تورکیا واروەها سووریا جێگیر کرابوون جگەلەوەی کە پەنابەرانی سووریا لە تورکیا لە 20 کەمدا نیشتەجێ بوون تورکیا دەڵێت کە تاوەکو ئێستا پارەیەکی زۆرمان لە کۆچبەران و پەنابەرانی وڵاتەکەماندا خەرج کردووە لە کاتێکدا کە لەگەڵ یەکێتی ئەوروپا لە ساڵی 2016 ڕێکەوتنی هەبوو بۆ پێی کە 3 ملیار یۆرۆی لە یەکێتی ئەوروپا وەرگرت بەڵام تورکیا دەڵێت کە ئێمە چەند قات لەوە زیاترمان بۆ پەنابەران و واروەها کۆچبەرانی وڵاتەکەمان خەرج کردووە کۆچبەران و پەنابەران لەو کەشە ساردەی کە ئێستا هەیە لە تورکیا و واروەها لە ناوچەکانی دیکەش بە گەورە و بچووک بە منداڵەوە کە بەشێکیان منداڵی بچووکیان لەگەڵدایە سنوورەکان دەبڕن بۆ ئەوەی کە وڵاتی تورکیا جێبهێڵن بەرەو یۆناان بەڕێ بکەون دواتر لەوێشەوە بەرەو وڵاتانی ئەوروپا بچن. یەکێتی ئەوروپا دەڵێت کە تاوەکو ئێستا ئێمە لەلایەن تورکیاوە بە شێوەیەکی فەرمی ئاگادار نەکراوینەتەوە کە دەرگای بۆ کۆچبەران کردوتەوە تورکیا واروەها ئەوان دەڵێن کە هیوادارین تورکیا بتوانێت ڕێز لە ڕێکەوتنی نێوانێکێتی ئەوروپا و تورکیا بگرێت واتە کردنەوەی دەرگاکان بۆ کۆچبەران لەلایەن تورکیاوە بەبێ ئاگاداری یەکێتی ئەوروپا بووە لە کاتێکدا کە تورکیا خۆی ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی ئەوروپا هەیە بۆ داخستنی سنوورەکان بەڕووی کۆچبەراندا زۆربەی ئەو پەنابەرانی کە لە تورکیان زۆربیان پەنابەرانی سوورین کە زیاتر لە 3,750,000 پەنابەری سووری لە تورکیان جگەلەوەی کە ئاوارەکانی ئیدلبیش کە نەتەوەی گرتوەکان دەڵێت زیاتر لە 900,000 کەس لە ئیدلبەوە بەهۆی شەڕی ئیدلب ئاوارە بوون کە بەشێکیان چوونەتە تورکیا جگەلەوەی کە کۆچبەرانی ئەفغانی واروەها بەشێکی دیکەی کۆچبەرانیش لە تورکیان کرملین ڕایگەیاندووە کە سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پۆتین واروەها سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێککەوتون لەسەرەوەی کە